هەفتەی ڕابردووش لە کەرکووک بەرنامەیەکمان کرد لەناو پارکە. سڵاو بینەرانی ئازیز و خۆشەویست لە هەر شوێنەکەن جوانترین سڵاوتان ئاراسە دەکەم. من هونەر ئەحمەد لە گەرمیانەوە لەگەڵتاندام بۆ پێشکەشکردنی دیبێتێکی تایبەت لەسەر دۆخی ناوچەکانی مادەی 140 بە تایبەتی ئەو ڕۆ ساڵێک تێپەڕەبێ بەسەر کۆنتڕۆڵکردنەوەی جەلەولا کە ئێستا ناوی گوڵاڵەیە. ئەم بابەتە لەگەڵ هەرێک لە بەڕێزان عەمید ڕوکن نەجمەدین عومەر فەرماندەی لیوای سێ لە میحوەری گەرمەسێر و هەروەها بەڕێز زاهیر تاهر ئەندامی ئەنجومەنی پارێزگای دیالە و بەڕێز بێستون ژاڵەی نووسەر و ڕۆژنامە نووس تاوتوێ دەکەین. سەرەتا بە خێراتنی هەمووتانەکەم بەخێر بێت. کاک نەجمەدینە مێ لە جەنابتەوە دەست پێ بکەم. ساڵێک تێپەڕەبێ بەسەر کۆنتڕۆڵکردنەوەی گوڵاڵە. ئێستا دۆخی و ناوچەیە چۆنە و هێزی پێشمەرگە لە ماوەی ئەم ساڵەیە توانێتی بەتاوی ئەو ناوچێ بپارێزێت؟ پێشەکی ڕێز و سڵاوم هەیە بۆ هەموو خانەوەدەی شەیدان، بۆ هەموو ئەو پێشمەرگانی کەوا یانی خۆیان شەید بەخت کرد لە پێناوی ڕزگارکردنی شاری گوڵاڵە و بەڕاستی دۆخی جەلەولا ئێستا گەلێک ئارامە و بڵین تیرۆریست لەو منتیقەیە بە تەواوی دوورکەوتۆتەوە. مەجموعەیە ئێستا داعش چەند دوورە لە گوڵاڵەوە؟ ئێستا داعش بە دووری 30 کیلۆمەتر دوورە لە گوڵاڵەوە. ئەوەی کەوا ماوەتەوە بڵین داعش نین، مەجموعەیە خەڵکی چەتەن ناتوان نزیک بنەوە لە هێزەکانی لە سەنگەرەکانی هێزی پێشمەرگە، بەڵکو فترەیە بۆ فترەیەک مەجموعەیە خەڵکی چەواشەکاری دێن لەسەر ڕێگاکان بە 2 مانگ 3 مانگ جارێک بۆ یەکدانێن، ئەوش نزیک نابنەوە لە پێشمەرگە، بەڵکو مەجموعەیە خەڵکی مەدەنی یاخود چەند شوانێک پێکرێ و بەڵێ ئێستا ساڵێک تێپەڕەبێ بەسەر کۆنتڕۆڵکردنەوەی ئەو ناوچانە دۆخی ئاوارەکان بە کوێ گەیشتووە. خەڵکێکی زۆر لە شەڕی داعش لەو کاتێککە هێرش کرایە سەر گوڵاڵە خەڵکێکی زۆر ئاوارە بوون. ئێستا ئەوەی من ئاگام لێ هەیە بەشێکی زۆر لەو ئاوارانە هێشتا نەگەڕاونەتەوە سەر شوێنی خۆیان. بۆچی نەگەڕاونەتەوە؟ ئایا هیچ ئەگەر تۆ ئەڵەی 30 کیلۆمەتر لە گوڵاڵەوە داعش دوورە و هیچ مەترسیەک لەسەر و ناوچانە نەماوە، بۆچی ناگەڕێنەوە؟ بڵێ ئێمە وەکو هێزی پێشمەرگە و هەوڵمانداوە ئیستقرارێت بخینە منتیقەکەەوە، بەڵام بخۆتان دەزان دوای هەموو شەڕێک کاولکاری دێتە پێشەوە. بنەمای ژێرخانی ئابووری گوڵاڵە بە تەواوی تێکچووە. ئەمانە لە کاتێکدا کە ئەو ئاوارانە بگەڕێنەوە پێویستیان بە خەستەخانە هەیە، پێویستیان بە قوتابخانە هەیە، شەبەکەی ئاو کارەبا بە تەواوی تێکچووە. ئەوەی کە بڵێن خزمەت گوزاریە لە شارەکەدا نەماوە. ئێمە بەڵێ محاولە ئەگەر ڕێمەوەلات کاک زاهیر تاهر تۆ ئەندامی ئەنجومەنی پارێزگای دیالەی ئێوەکو پارێزگاری دیالە و گوڵاڵە سەر بە و پارێزگایە، ئێوە تشتان کردووە بۆ ئەوەی هاوکاری بۆ ئەو ئاوارانە بکەن بگەڕێنەوە سەر شوێنی خۆیان و حکوومەتی عێراقا هیچ هاوکارێکی بە ئاوارەکان پێشکەش کردووە؟ بەڵێ دیارە ئێمە لە ئەنجومەنی پارێزگای دیاریان بڵێمە حکوومەتە مەحەلەکان بەتایبەت لە پارێزگای دیارە ئەوەی کە پێشکراوە بۆ ئاوارەکان لە ڕێگای دوو ڕێگای هەبووە. ڕێگایشان لە ڕێگای وەزارەتی هجرە و مهاجرینەکە کۆچ و کۆچبەرانە و ڕێگای دووەمشانەوەتە کە بودجێک لەلایەن حکوومەتی عێراقی لە ئەنجومەنی وەزیران تەخسیس کرا بۆ ئەو بودجێ کە تەخسیس کرا وەختی خۆی کە ئەوەی کە نەزانم 500 ملیار دینار بوو بۆ هەموو ئاوارەکانی عێراق، بۆوانەی کە لە هەموو ناوچەکان لە هەموو پارێزگاکانی بڵێن لە مووسڵ و لە تکریت و لە سلاحەدی و لە ئەمبار و هەموو ئەو شانەی کە داعش هات و خەڵکی لە ئاوارە بووە 500 ملیار دلار 500 ملیار دینار تەخسیس کرا بۆ ئاوارەکان. بەڵێ ئەوەی بە پێو زانارەی دەست من کەوتووە گوڵاڵە بۆ ئاوادانکردنەوە پێویستی بە 8 ملیار دینار هەیە. ئایا حکوومەتی عێراق هەر بڕەپارەکەی دانا و ئەڵێ ئێمە هاوکاریەکەن یاخود بە جددی هاوکاری کردووە و ئەو پارەی کە دابینی کردووە گەیاندوێتێ دەست ئەنجومەنی پارێزگای دیالە بۆ ئەوەی بیگەێنێت بە ئاوارەکان و لەوێ قوتابخانەکان بکرێتەوە و نەخۆشخانەکان جارێکی تر نۆژەن بکرێتەوە؟ پێمە ئەو زانێرە تۆبەت بۆ ڕاستی کەمەوەچکو بە دوو بەرگە ئەو هاوکاریکردنی ئەو ناوچانەیە کە خەڵک بگەڕێتەوە سەر شوێن و دیار و مەسکەنی خۆی. بەشیانەوە لە دووەلی مانیحەیەوە کە دانراوەی من زانیاری بێتەوە بە دقیق 34 ملیار دیناریان داناوە بۆ جەولا
تەنها بۆ جەولا من باسی ئەوە ناکەم چەنددانراوە بەڵام ئەوترێت پێویستی بە 80 میلیارد دینار هەیە من بۆ ناتوانم قەرەبووی هەوڵاتیان و 40 میلیاردیشی پێویستە بۆ نۆژەنکردنەوەی کۆی گشتی شارەکە دەمنەوە دۆ باسەکەم بەڕێز تۆ گەڕانەوەی ئاوارە بۆ جەولا هەرەوە نیە کە تو قەرەبووی خزمەت گوزاری بێنیتەوە شارە ئەوەندەی بەقەت ئەوەی کە خزمەت گوزاری بێنیتەوە شارە ئەو شارە خاپوور کراوە ئەو ڕۆ بەچای خۆتان بینتان لە جەولاچی چ محنەت و کارەساتێکی بەسەراتەوە پێم وایە قەرەبووکردنەوەی هاوڵاتیان بە قۆناغی یەکەم بکرێت لەوەی باشتە کە تۆ بڕۆی خەڵک بەریتەوە بۆ ئەو شارە و تۆ هیچ ئیمکانێت و دەرامەتیش لە بەدەستنە بێت کەماڵی تۆ پێت وایە خەڵک قەرەبوو بکرێتەوە ئەو کاتە بگەڕێتەوە سەر شوێنی خۆی بێ قەرەبووکردنەوەی خەڵک من بە ئەستەمە بینم خەڵک حکوومەتی عێراق هەنگاوی جدیناوە لەو بارەیەوە بۆ قەرەبووکردنەوە تا ئێستا نەخێر ئێوەکو ئەنجومەن هیچ فشارێکتان دروست کردووە بۆ حکوومەتی عێراق هەنگاوی جدی بنێ بۆ قەرەبووکردنەوە لەوێ مەڵێ دیارە حکوومەتی محلیەوە ئێمە پێش مانگ و 6 مانگ پێش سایج و 5 مانگ پێش سایج دوو کۆنگری ڕۆژنامەنیوان لەوێ بەس بە ئامادەبوونی بەرپرسی محوەرەکان لەوێ سەربازی سیاسەکان ئیدارەکان لێ دوو کۆنگرە ڕۆژنامەنیوان لێ بەست و بە ئامادەبوونی سەرۆکی ئەنجومەنی پارێزگای دیالە بەرپرسانی حزبی ئیداری سیاسی کەسایەتی لەوێ کۆنگرەمەچ و واقع حاڵی ئەو ناوچانان بە میدیاکان شد لێش داواشمان کرد لە وەزارەتەکان ئێمە وەکو پێشنیاری ئەنجومەنی پارێزگای دیالە پێمان باشە وەزارەتەکان کاری خۆیان کە نەک ئەو بڕێ بدرێت بدرێت بە ئیدارەی شارەکە پێم وەکو ئەنجومەنی پارێزگای دیالە لەناو بزات لەناو ئەوە کوتەی کورسانی هاوپەیمانی کورسانی ئەوە پێشنیارەمە کرد وەزارەت خۆی بێ کاروبارەکانی خۆی ڕای دوی با بڕێ وەزیری کۆچ کۆچبەران کووردە سەردانی ئەوەی کردووە و هیچ بەڵانێکی پێداون بەڵێ تا ئێستا دوجار سەردانی کردو و دوێ پێشمای دوجار سەردانی خانەقینی کردووە هیچ بەڵانێکی پێداون بەڵێنی ئەو پێوەست نییە بە ئاواداکردنەوە زیاترە و خزمەت گوزاریە کە پێشکەش بە ئاوارەکان ئەکرێت تا ئێستا لەو ڕۆ هیچ پێمە هیچ کەم و کوڕێکی نەبووە تا ئێستا ئەوەی کە لەسەری بۆ جێبەجێ کردو دەستخۆش پاسان کاک وێستون دێمەلای جەنابێت ئێستاەوەی لە گوڵاڵە هەیە ئەو ناوچەیە کۆنتترۆل کراوەتەوە هێزی پێشمەرگەی پارێزە لەماوە ڕابردوودا هێزی دیکە هەبوون یانویست بە زۆر بێ یاخود بە ڕێککەوتن بێ لەوێ خۆیان بسەلمێنن و ئێستا لە ناوچەی دیکە ئەو هێزانە بوونیان هەیە و ئەیانەوێ تەوژمی خۆیان پەرە پێ بدەن و بڵاوە پێ بکەن بە تایبەتی لە ناوچەدا بڕێنراوەکە ئەمێ بەڕوونتر قسە بکەم حەشدی شعبی ئێستا لە سعدیە هەیە نزیکە لە گوڵاڵەوە پێت وایە ئەم هێزە لە داهاتووە مەترسی بۆ سەر ئەم ناوچە کوردستانیانە دروستەکات سەرەتا کاکە هونەر تۆ کەی 24ش بە خێر بێن بۆ گەرمیان دۆخی پێشەوەی باسی حەشت بکەم دیارە دۆخی گوڵاڵە و دۆخی ناوچەدا بنراوەکانی سنووری پارێزگای دیالە دۆخێکی ناومێتکەر و مەئیوسانەیە بەڕاستی ئەبێ پێ لەو حەقیقەتە بنین کە بۆ کورد بەدڵنیایە بۆ کورد من بینینی کوردیانە سەیری مەشە دەکاکە کورد لەوێ ڕاستە پێشمەرگە کۆنتترۆلی تەواوی ناحی گوڵاڵی لە دەستدایە بەڵام تەنیا ئەو هێزەی تۆ باسیەکەی 10 کیلۆمەتر لەوێەوە لە ناوچەیەکی کوردستانی ترانوە ڕێگەی پێشمەرگەش نادەن پێشڕەوی بکە کە ناحی سعدیەوە ئێمە دیارە هەمیشە ئەدەبیاتی سیاسی کوردستان باسی تاجەوەڵ حەمری نەکەین بۆ سنووری باشووری کوردستان بەڵام ئێمە تۆ ئەم مەئیوسیەت لەوەیە کە حکوومەتی عێراق هاوکاری ئەو ناوچانە ئێستا باسی مەشەدەکە و بۆورتەکەم بەشێکی پەیوەندی بەوە هەیە کە ئێمە لە ململانەیەکی سەختین لەگەڵ ناوەندا و لەگەڵ ئەو هێزە مەزهبیانە شاکە شەڕەکەن ئەلبەتە دیالە عێراقێکی موسەغەرە پڕە لە ناکۆکی تایەفی شیعە و سونەتایە هەتا سەر مۆخ لە دژایەتی کردنی یەکترا ڕۆیشتون هەموو ئەو ناکۆکی سیاسیانی کە ئێستا لە هەرێمی کوردستانە هەیە کاریگەری ڕاستە و خۆیان هەیە لەسەر و بارودۆخی کە ئێستا لە گوڵاڵە لە کەرکووک لە ناوچەکانی دیکە هەیە تۆ دیارە بە حکمی ئەو چاودێری و بەرنامەی کە ئێستایکی ئەمە باشە زانی ئێمە لە گوڵاڵە ئێستا شارێکی خاپورمانەیە بە هەموو مانایەکی وشە شارێک خاڵی لە ژیان شارێک ئەوانی کە تێ چۆزان بۆنی مەرگی لێدێ حکوومەتی من حەز نازانم کاکزایر ڕەنگە لە داهاتوە ڕوونتر باسیەوە بکە حکوومەتی دیالە وەک کاردانەوەیەک بەرامبەر حزوری کورد لە ناوچانە ئامادە نیە پرۆژەی خزمەتگوزاری بودجەی پێویست بۆ خانەقین دابین بکاکە ئەوە 10 ساڵ زیاتر ئارامەیەکی تایە تا ئاگاتە گوڵاڵەکە ئەو معلومەیە تۆ سەحەکە و خەمڵاندانەی کراون باس لەوە کە نەو شارە بۆ ئەوەی ژیانی بۆ بگەڕێتەوە بۆی ئینسان تایە بژی پێویستی بە 80 میلیار
دینار هەیە چونکە بنیەی تحتی نەماوە شارێک بە تەواوەتی وێران و کاول و خاپور بووە لە هەموو ئەمانە مەترسیدارترەوەی کە بەگەڕانەوە بۆ پرسیارەکەی تۆ ئەو هێزە مەزهبیەی کە لەوێ هەیە من هەمیشە وتومەوە ڕاشکاوانە لێرەش ئەواڵێمەوە کە من مەترسی حەشد وەکو میلیشیایەکی مەزەبی لەو ناوچەیە لە مەترسی داعش بۆ سەر کورد بەکەمتر نابینم و جۆرێک لە دڵنیاییشم هەیە کە لە ئایندەیە کورد هەرە بێ شەڕێ و میلیشیایانە بکات چونکە ئەو نەزعەیە کە ئەو خۆ بە خاوەنی عێراق زانینەی کە لە 80 ساڵی ڕابردووە سونەکانیان بوو ئێستا شیعەکان لە حکمی عێراقا زۆر چاوەڕوانی یا تەماعی زۆر لەوە گەورەتریان هەیە بەڵام بەڕاستی ئەوە دڕندایەتی داعشەکە پێتوانێت ئێستاەوەی کە حکوومەتی عێراق بەڕون و ئاشکرایی بەڕێسکاک زاهیر باسیرەوە کرد کە حکوومەتی عێراق نایەوێت یاخۆ هاوکاری تەواو ناگەێنێتە ئاوادانکردنەوەی گوڵاڵە پێتوانێت حکوومەتی هەرێمی کوردستان دەبواە دەست پێشخەر بووە لە گەاندنی هاوکاری لە ئاوادانکردنەوەی گوڵاڵە خۆمە و حکوومەتی هەرمیش پێم وانە ئینکار یاخود ئەوە ڕەت بکاتەوە کە ئەو ناوچەیەکی کوردستانیە حکوومەتی هەرێمی کوردستان لە 2023 بەملاوە لە 12 ساڵی ڕابردووە دنیایەک وەزیفەی بەرامبەر ناوچەدا خوێنراوەکان بە گوڵاڵە و ناوچەکانی دیکەشەوە هەبوو کە بەداخەوە یەک بە حرکەم تەرخەمی کوردیانە لەم بوارە هەیە هەر لە پەیوەندی بە دروستکردنی بارودۆخێک کە تایە ئەو نەتەوەکانی دیکە یا و مەزەبەکانی دیکە کە لە پاڵی کورداژین دڵنیایی و ئارامیەکیان بۆ دروست ببوایە کە لەو عێراقەیە کە بۆتە گۆمی خوێن خۆیانیان بە بەشێک لە تەجروبەی هەرێمی کوردستان بزانایە لانی کەم ئەگەر سبەی دووس بە یا هەر کاتێک ڕیفراندۆمێک لەسەر چارەنووسی ئەو ناوچانە بکرایە دەنگیان بۆ گەڕانەوەی ئەو ناوچانە بۆ سەر هەرێمی کوردستان بدایە بەداخەوە ئێمە لەلایەکەوە لە ڕووی سیاسیەوە نەمانتوانی استیسماری مادەی 140 هەڕۆژانی حکوومەتی عێراق لە دوای 2023 بکەین کە ئەوە دەبێ بەڕاستی بەردەوام نەقدی خۆمانی لەسەر بکەین بە دیوێکی تریشە ئەگەر ئێستاکە ئێمە قەیرانێکی داراییمان هەیە کە عاجزین لەوەی خزمەت بۆ ناوچانە بکەین لە سەردەمێکام هەرێمی کوردستانە خاوەنی دەریای پارەیەکی ئەجگار زۆر بوو کە دەیتوانی ئەو ناوچانە بە جۆرێک ببوژێنێتەوە کە ئەتوانم پێت بڵێم کە ئەسڵەن لانی کەمەگە داعشیش لە عێراق هات بەم ناوچانە نەگەیشتایە چونکە لە دوایە تونڕەوی بەرەنجامی مەیوسی و مەحرومیەت و برسێتی و هەژاری و ئیقسا و پراوێز خستنە حکوومەتی هەرێمی کوردستان لە دوای 2023 دەیتوانی تەجروبەیەکی ئەجگار گەشت و ڕۆشن پێشکەش بکە ئێمە هەم هێزمان هەبوو هێزێکی منەظەممان هەبوو کە دەمانتوانی سوودی لێ ببینین و هەم توانای دارایی و مادیشمان هەبوو کە دەمانتوانی لە تێگەشتم لە جەنابەت ینی ئێمە هەموو کەم تەرخەمێنە نەخێنە ئەسوی حکوومەتی عێراق دەسەڵاتداری کورد یاخود کوردیش بە گشتی سەرکردایەتی کورد کەم تەرخەم بوون لە بەرامبەر ناوچە دابڕێنراوەکان تەنیا بە دوو حرف ببوورەکە بە دڵنیاییەوە هەموو ئەم کەم تەرخەمیە کوردیانە ئەو حقیقەتە ناشارنەوە کە حکوومەتی ناوەندیش ئەلبەتە ئێمە بەڕاستی من لەو ناحێوە حکوومەتی ناوەند ڕەخنە ناکەم کە لە دوایە ئێمە حکوومەتی ناوەند بەراورد بە و هێز سیاسیەنەی هەرێمی کوردستان ئەو هێز ڕکابەرن کە حقی خۆیانە ئەوانش کە ڕکابەری لەسەر چارەنووسی و ناوچانە بکەن وەکو هێزێکە لە بەرامبەری ئێمە وایە ئێمە هەم بە لە بەغا بەڕاستی بە حزورمان لە دەسەڵاتی عێراقا لە ئەنجومەنی نوێنەرانی عێراقا لە مؤسساتی عێراقا بەوەی کە لە 12 ساڵی ڕابردووە بەشێکی کارا بووین لە دەسەڵات لە بەغایە نەتوانیمان لە بەغاوە شتێک بکەین بۆ چارەنووسی ئەم ناوچانە و یەکلایکردنەوەی مادەی 140 نەتوانیشمان بەخۆمان لە مەیدانیشە ئەزمونێک پێشکەش بکەین کەمایی دڵخۆشی بێ بەڵێ دەگەڕێمە وڵات کاک بێستۆ نەگەڕێمەوە بەلای کاک عەمید ڕوکن نەجمەدین کاک نەجمەدین پرسیاریەوەت لێ یەکەم ئایا ئێستا ئەو ناوچانەی کە کورد بە خوێن کۆنتترۆڵی کردووەتەوە هیچ ئێوە قبولەکەنەوەکو هێزی پێشمەرگە هیچ لایەنێکی سیاسی یاخۆت حیزبێکی سیاسی یاخۆت هەر کەسێکی تر بێت گفتوگۆ لەسەر ئەوە بکات ئایا ئەو ناوچەی عێراقی یاخود کوردستانیە لە کاتێکدا ئەو ناوچانە زۆربەی بە خوێنی پێشمەرگە کۆنتترۆل کراونەتەوە ئەوە شتێکی مەحاڵە چکە بەڕاستی ناوچەی باڵێن ناحەیەی گوڵاڵە لە دێر زەمانەوە ئەم ناحەیە غەدری لێکرێ ئەگەر بگەڕێنەوە بۆ سەرەتاکانی پێشوو لە سەرەتای دروستبوونی حکوومەتی عێراقیەوە دەیانەوێت ئەو منتیقانە بە تعریب بکرێت یعنی ئەمە بە چەند هەنگاوێک بووە تاکو سەرەتای ساڵی هەفتاکان بە پێی ئەحسایی لە 46 کورد بووە دوای ئەوە حکوومەتی بەعز بە تەکنیکی کە هاتووە ناوچەکەی تعریف
کردوتەوە ڕێژەی کوردەکانی دەرپەڕاندۆر بۆتەوە لە سەدا 22 بەڵام لە دوای 2023ەوە جارێککە هەلێککە ڕخساوەتەوە بۆ کورد کە ڕێژەی کورد بۆتەوە لە سەدا 52 بەڵام بەهۆی شەڕی داعشەوە جارێکی تر لەم شەڕی داعش ڕێژەی کورد چەند بوو لەوێ بۆتەوە بوو بە سەدا پێش شەڕی داعش یعنی لە سەرەتای پرۆسی ئازادیەوە کورد گەڕاوەتەوە بۆ گوڵاڵە بۆتە سەدا 50 یعنی سەدا 50 کورد بووە بەڵام دوای شەڕی لە کاتێکداکاوە داعش هات ئەو ناوچەی داگیر کردوێتەوە جارێککە کورد بەر لاشاوی تەرحیل کراوەتەوە بۆتەوە لە سەدا 22 زۆر مەحاڵە جارێکی تر ئێمە دەست لەو ناوچانە هەڵگرن ئەگەر ئێمە هەڵگرین بەرامبەر بە مێژوو بڵێن چی هەر خانەوادی شەیدان لێمان خۆش نابن مەحاڵە جارێکی تر ئەو ناوچانە ئەو ناوچە کوردستانیانە قبول بکرێتەوە بچێتەوە سەر حکوومەتی عێراقیەوە شتێکە کە تۆ فەرماندەی هێزی پێشمەرگە بوویتە لە میحوەری کەرکووکیش بڵێ پێت وایە ئەوە بۆچوونی سەرکردایەتی کوردیشە یاخود بۆچوونی هەموو فەرماندە سەربازەکانی هێزی پێشمەرگەیە کە پیان وایە بوو برە پرسیارم تاوکەم کە پیان وایە نەک گوڵاڵا کەرکووک و ناوچەکانی مادەی 140 هەموو ناوچانەی کە پێشمەرگە کۆنتترۆلی کردوونەتەوە محاڵە قسە لەسەرەوە بکرێت کە جارێکی تر ئاڵای عێراقی تێدا بشکێتەوە ئەمە بەڵێ ئەمە شتێکی مەحاڵە لەبەرەوەی کورد بە خوێن ئەو ناوچوانەی ڕزگار کردو ئێستا مادەی 140 بۆتە واقعێک کە ئەو زەوی ئەو منتیقەیەکەوە ئێمە خۆمان گرتومانە ژێر دەستی خۆماندایە ئەتوانین بڵێن مادەی 140 لە ڕووی سەربازیەوە ئێستا لە ڕووی سەربازیەوە تەواو واقعا لەژێر دەسەڵاتی خۆماندا مادەی 140 لە ڕووی سەربازیەوە جێبەجێ کراوە بڵێ لەبەر ئەو ناوچانەی کەوە لەژێر کۆنتترۆلی پێشمەرگەدایە بڵێن مادەی 140 هەمووی لەژێر کۆنتترۆلی پێشمەرگەدایە و مەحاڵە جارێککە هێزی پێشمەرگە لەو ناوچانە بکشێتەوە بەڵێ کاکزایر دەگەڕەمە لای جناوت قسەم لەسەرەوە بۆ بکەی حکوومەتی عێراق کاتێک هێزی پێشمەرگە ناوچەیە کۆنتترۆڵەکات داواەکە شانبەشانی ئاڵای کوردستان ئاڵای عێراقی شەڵ بدرێت بۆ نمونە لە شەنگال لە گوڵاڵە و لە هەموو ئەو ناوچانەی کە ئەکەونە ئێشتا کە ناوچی ململانێن ناوچەی کێشە لەسەرن ئایا حکوومەتی عێراقەوەنە شەڕی ئاڵاکەی خۆیەکە ئەوەنە شەڕی ئاوادانکردنەوە ناوچان ناکات تۆ پرسیارەکەت دۆ شەقم هەردوو شەقی جا بتەوە ئاڵای عێراق ئاڵایەک نییە تۆ بتوانین ڕادیکەیتەوە ئاڵای عێراق ما پەرلەمانی کوردستانەیە هەڵدراوەتە لەسەر تەلاری پەرلەمان و حکوومەت بەڵام ئەوەندە شەڕ لەسەر ئاڵاکەیەکەش ئەوەندە شەڕ لەسەر ئاوادانکردنەوە ناوچان ناکات شەڕی ئاوادانکردنەوە تۆ ئەوەش دوو ڕێەیە ڕوێژی ئەدەبی و ڕێژی فەرهەنگی و تاریخی خۆیەکەەوە حکوومەتی هەرێم لێ بەرپرسە هەر ناوچەکە ئازاد کرا حکوومەتی هەرێم ئەو ناوچانەی کە دەسەڵاتی داعش بوون کە پێشتر دەسەڵاتی حکوومەتی هەرێمی کوردستان و هێزی پێشمەرگەی کوردستان و ئەوانەی بەسەرەوەم پێم وایە ئێستا وەکو دەستبەدی باسی کرد پێم وایە ئێستا فرسەتێکی باش لەبارە بۆ ئێمە بتوانین ئیزباتیکەم بۆ خەڵکی ئەو ناوچانە بە کورد و بە عەرەبێکەکەم حکوومەتی هەرێمی کوردستان نیازی ئاوادانکردنەوە ئەو ناوچانەیە نەوەکو حکوومەتی عێراقی حکوومەتی عێراقی بەرپرس نییە لە ئاوادانکردنەوە حکوومەتی عێراقی لە ڕووی یا ئیداری و یاساییەوە ئەوان دەستیان لە ناوچانە شۆردە من پێ دەڵێم ئەوان تا ئێستا من بۆ عێراق دەستی لەو ناوچانە شۆردووە پێ دەڵێم دەستی شۆردەوە بەڵام پێم وایە حکوومەتی عێراق هەوڵەدات لە ڕێگەی حەشدی شەعبی و جارێکی تر بگەڕێتەوە ناوچانە بۆ نمونە ئێستا لە خورمات و ئەوان حەشدی شەعبی نزیکەی 5000 چەکداری هەیە لە سنووری کەرکووک نزیکەی 4000 هەیە دەوترێت لە ناحی قەرەتەپە نزیکەی 1000 چەکداریان تۆمار کردووە دامەزراندووە هەموو تۆمارکردنی ئەم هەموو دروستکردنی ئەم هەموو هێزانە پێت وانە حەشدی شەعبی جارێکی ترێوێت لەم ناوچانە بگەڕێتەوە شان بەشانی هێزی پێشمەرگە من بە ناڵێم ئەمێ دەفەت بێت لەسەر مەسەلەی حەج شەعبی تۆزە بە ڕوونتری جوان وەقسە بکەمەوە مەسەلەی حەجی شەعبی ئێمە ئەمڕۆ بمانەی لە کوردستانە وەزارەتێکە بەناوی وەزارەتی پێشمەرگەوە ئەمڕۆ لە کوردستانە وەزارەتێک بەناوی هێزی پێشمەرگە بەڵام کە تۆ جێیتە سەر فەسائیل و حزاب جاکە هەرێکی بای خۆی لە هێزی هەفتا و لە هێزی هەشتا هەمانە حەجی شەعبی هەمووی لە چوارچەوەی هێزی پێشمەرگەیەش ئەجەنگن نەخێر هێزی هەفتە هێزەکە تایبەت بە هێزەکانێکێتی نیشتمانی کوردستان بەڵێ لەژێر فەرماندەیەکێتی نیشتمانی کوردستانە بەڵێ هێزەکانی هەشتاش لەژێر دەسەڵاتی حکوومەتی هەمووشیان لەژێر یەک ئاڵایە شەڕەکە بەڵێ لەژێر یەک ئاڵایشە بەڵام تۆ فەسائیلی حەج شەعبی تۆ ناتوانانی ئیتیامی هەموو فەسائیلی حەج شەعبی بکەیت فەسائیلی حەج شەعبی 56 فەسیلە سێ فەسیلی سەرەکی حکوومەتی عێراقی تەعاملیان لەگەڵاکە و هێزە کوردەکانیش تەعاملیان لەگەڵاکەن و جەنابی سەرۆکی چاوی پێکەوتون جەنابی سەرۆکی مقابلە کردو قسە لەگەڵ کردن
بەڵام سەرۆکی یاریمی کوردستان لە چەند ڕۆژی ڕابردوو بەنامێکی وڵاو کردەوە وتەبێژی سەرۆکی یاریمی کوردستان باسی لەوە کە ئەوان هیچ ڕێککەوتنێکیان لەگەڵ حەشدی شەعبی نییە سەبارەت بە هاتنیان بۆ ناوچەکانی مادەی 140 باشەکەەوە کە تۆ هیچ اتفاقیت لەگەڵ نەبێت یان هیچ شاوبیەکەم لەگەڵ نەکردی هەن هیچ اتفاقێک لەگەڵەوە نەکرابێ هێزی پێشمەگە چۆن ڕێگەی پێداوان دێنەژورەوە ئەگە هێزی پێشمەگە هێزێکی میلیشیایی یەکە خوخان وەکو خۆتان باسیەکەن کە هێزی پێشمەگە دیارە هێزی پێشمەگە کێتیە بەسەکە لەوەیە بەڵام پێش لەمە لای کاک بێستن و پرسیارە لە کاک عەمید ڕوکن نەجمەدینەکەم باش ئەگەر حەشدی شەعبی وەک دەوترێت هێزێکی میلیشیانیەوە چۆن ڕێگەیان پێدەن بێنە سنوورەکان مەسەلەی لە منتیقەی دووسخۆرمات و کەرکووک ئەو کاتە کە ئەو منتیقەیە ڕزگار کرد لە دەستی داعش لەگەڵ حەشتی شەعبیە تەنسیقێک هەبوو تەنسیقدا ڕێکەوتن تەنسیقێک هەبوو هیچ ڕێکەوتنێک نەبوو نەخێر بەس تەنسیقێک هەبوو ئەمە بۆ ئەو بوو کە بۆ لە ناوبردنی داعش بوو بەس تەنسیقێک بوو ڕێگەیان پێدا بەرەو منتیقەی ئەو خوارووی مادەی 140 بۆی کە ئەو ڕێگایە بۆ بکەنەوە هێزێک دروستکەن بەرامبەر بە داعش بەڵام هیچ ڕێکەوتنێک لەگەڵ حەشتی شەعبیە بەڵێ لە سنووری لێرە لە کاتی کۆنتڕۆڵکردنەوەی جەلەولا حەشتی شەعبی بەشداری کرد حەشتی شەعبی لە ناوچەی سەعدیە بەشداری کرد لە ناوچەی لە کۆنتڕۆڵکردنەوەی سەعدیە تەنها لە کۆنتڕۆڵی گوڵاڵە هیچ بەشداری نەکرد هیچ بەشداریان نەکردو ئەو ترێت لەو کاتێ هیچ ڕێکەوتنێک کرا قسە لەسەرەوە کرد کە ڕێکەوتن کرابێت سەعدیە بۆ حەشدی شەعبی بێ و گوڵاڵە بۆ پێشمەرگڵ بۆ کورد بێت من ئەوەندەی ئاگام لێ بووە ناحەی گوڵاڵە لەلایەن هێزی پێشمەرگەوە با بڵێن کەوتمان هێزی پێشمەرگە بە پۆلیس و ئاسایش و هێزەکانی هەفتا و هەشتا و لیواکانی وەزارەتی پێشمەرگە و لیواکانی لەلایەن ئەوانەوە لەلایەن هێزەکانی پێشمەرگەی کوردستانەوە ڕزگارکرا ناحی سعدیەش لەلایەن حەشتی شەعبی ڕزگار بەڵێ کاک بێستون بوو ئەوە بکەڕامە لە جەنابێت ئێستا خۆ سعدیەش ناوچێکی کوردیە سعدیەش کەوتوتە چوارچەوەی مادەی 140ەوە پێتوانێت ئەمە پاشەکشەیە کورد ئێستا دەستی لە سعدی هەڵگرتەوە بۆ حەشتی شەعبی و گوڵاڵێش بۆ کورد بەڕاستی ئێمە بێ ئەوەنە بە جورئەت بین و ئەوەنە ئازابین پێ لە هەموو کەم تەرخەمی و لێ نەهاتنەکانی خۆمان بنین ئەگەر قرار بێ کاک ئەمین نەجمەدین باسەوەی کە ناوچەکانی 140 وە من لە زۆر بەرپرسی سیاسی تریش لە هەرێمی کوردستان نابیسم کە ناوچەکانی 140 ئەگەر قرار ناوچەکانی 140 هەموو ناوچە کوردستانیانن کە ئێمە بە درێژایی شۆڕش و بەرخودان خوێنمان بۆ ڕشتون خوێنی پیرۆزی کوردیان لەسەر ڕژاوە ئەوە بە درەوجەسانیش لە ناوچە کوردستانیەکانی 140 ئەوە سعدیەش لە ناوچە کوردستانیەکانە بەڵێ کاک بێستون دەرفەتی زیاتر پێدەمەگەڕێمەوە ناوبڕێکمانەیە دوام ناوبڕە درێژە بە دیبەیتەکەمانە دەین لەگەڵمان بن. عمید ڕۆکنەوە چییە نەزمەدی عومەر فەرمان دەدەێت لە ناو بیستێ کاکە بیست شەو باش
تۆنی بلینکن جێگری وەزیری دەرەوەی ئەمریکا ڕایگەیاند کە ئەوان زۆر سەرسامن بە هەنگاو و پلانەکانی مەسعود بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان لە ئۆپەراسیۆنەکان و ئەوەشی خستە ڕوو کە پێشمەرگە بۆ سەرکەوتنەکانی قوربانی داوە. ئەمەش جێگەی پێزانینی جیهانە و دووپاتیشی کردەوە کە وڵاتەکەی لە پشتیوانی پێشمەرگە بەردەوام دەبێت و هەوڵەکانیشی بۆ فراوانترکردنی ئەم پشتیوانیە دەخاتە گەڕ. لە بەرامبەردا بارزانی سوپاسی پاڵپشتی هێزا و پەیمانەکان و بە تایبەت ئەمریکای کرد کە کاریگەری زۆری لە سەرکەوتنەکانی پێشمەرگەدا هەبووە و گوتیشی داعش دژمنی هاوبەشی هەموو مرۆڤایەتیە. سەرۆکی هەرێمی کوردستان لە میانی بەڕێوەچوونی ڕێوڕەسمی ساڵیادی کۆچی دوای دانیال میتران هاوسەری سەرۆکی پێشووی فەڕەنسا فرانسوا میتران ڕایگەیاند کاتی خۆی بۆ یەکەم جار لە ڕێگەی کەنداڵ نزانەوە سەردانی پاریسم کرد بۆ ئەوەی ئەو دۆستە گرنگەی کورد ببینم و بۆ یەکەم جاریش بوو بینیم بیانیەک بۆ کورد دەگرێت. مەسرور بارزانی ڕاوشکاری ئەنجومەنی ئاسایشی هەرێمی کوردستان ڕایگەیاند شەڕی دژ بە داعش کێشەیەکی نێودەوڵەتیە و پێویستە هەمووان لە تێکشکاندن و پاشەکشەپێکردنی بەشدار بن و پەیوەست بە دۆخی عێراقیش گوتی کێشەکانی عێراق کێشەی سیاسین و پێویستی بە چارەسەری سیاسیانە هەیە. برێندن ئۆلێری دەڵێت ئێستا باشترین کاتە بۆ ڕاگەاندنی سربەخۆی کوردستان و بارودۆخی زۆر لە بارودۆخی باشووری سوودان باشترە لەو کاتەی کە لە سوودان جیابووە. برێندن ئۆلێری لێکۆڵەر و پسپۆر لە بواری پێکەوەژیاندا کە لە ساڵی 2023وە ڕاوشکاری حکوومەتی هەرێمی کوردستان بووە لە بەرنامەی هەفتەیبینی کوردستان 24دا گوتی پێویستە هەرێمی کوردستان ڕێفراندۆم ئەنجام بدات و پاشان داوای جۆرێکی دیکەی پەیوەندی لەگەڵ بەغدادا بکات کە کۆنفیدرالیەتە. ئەگەر بەغدا با کۆنفیدرالیەت ڕازی نەبوو ئەو کات دەتوانن سربەخۆیی ڕابگەێنن. با بڕیاری بەڕێبەراتی هەڵی ئاسمانی عراقی گەشتی فڕۆکەخانەکانی هەولێر و سلێمانی و بەغدا ڕاگیراون. بڕیاریشە تا 25 مانگە بەردەوام دەبێت. دەستەی فڕۆکەوانی مەدەنی عراقی هۆکارەکەشی بۆ ئاراستەکردنی موشەکەکانی ڕوسیا گەڕاندووەتەوە کە لە دەریای قەزوینەوە ئاراستەی مۆلگەکانی داعش دەکرێن لە سووریا و بەسەر ئاسمانی باشووری کوردستانیش تێدەپەڕن. وەک کاردانەوەیەک بەرامبەر بە سوتاندنی ئاڵای عێراق و کوردستان مقتەدا سەدر بەرپرسی تەیاری سەدری داوای لە وڵاتیانی کوردستان کرد بەرەنگاری تۆندڕەوی نەتەوەی ببنەوە و ئاژاوەچیەکانیش سزا بدەن. سەدر ڕاشی گەیاند ئێمە و کورد تاڵی زۆرمان چەشتووە و بەدەست ڕژێمی لە ناوچی بەعز، بەڵام ئەگەر بەوتەی ئەو خوانەخواستە سربەخۆییان هەڵبژات ئەوە پێویستە دراوسەی باش بین، ئەگەر ناوە دەبێت تەنها یەک ئاڵا لەم نیشتیمانە کۆمان بکاتەوە. هەر شاد بن. ئەوە چی بوو؟ أكثر عن طريق
جارێکی تر سڵاو لە ئێوەی بینەرانی خۆشەویست ئێمە ئێستا لە لە کەشوهاوایەکی سارد قسە لەسەر بابەتێکی گەرم دەکەین کەویش بابەتی ناوچەکانی مادەی 140 و دۆخی ئێستای گوڵاڵەیە پاش ساڵێک لە کۆنتترۆلکردنەوەی لەبەر ساردی کەشوهاواکە میوانەکان من و ناوبڕدا قاوەیەکیشیان خواردەوە بەڵام کاک گەستون ببوورە پێش ناوبڕەکە پرسیارەوەم لێ کردی کە سەعدیە و ئەویش ناوچێکی کوردستانیە بۆچی ئێستا کوردەسی لێ هەڵگرتووە ئەزانکی هوەریان لە سعدیەوە بە بینەوە بۆ کوردستان ئێمە بەو بارودۆخە سیاسی کە لە هەرێمی کوردستانە هەمان بەو هەموو کێشمەکێش و ئاڵۆزی و ناومێدی و نازانم قەیرانانەی کە ئێستا بەرەوکی ئەم هەرێمی کوردستانیان گرتووە تۆ چاوەڕێەکەی لەم بارودۆخە سیاسیا کە لەم هەرێمی کوردستانە هەیە لەم بارودۆخەی کە هێزە سیاسەکانی ئەم هەرێمی کوردستانی تایە تەنانەت سەرکردایەتی سیاسی هەرێمی کوردستانی تایە بتوانین لە ئاست ئەو دۆسیە ئاڵۆز و مێژووی و پڕ ئیشکالێتە کە ناوی ناوچەدا بڕنراوەکانە مامەڵی باش بکەین ئایا سەرکردایەتی سیاسی کورد بەم حاڵەوە کە هەیەی بەم وەزعەوە کە هەیەی یەکێتی و پارتی هێزە سیاسی سەرچەکان لە هەرێمی کوردستانە دەتوانن بەم وەزعێت و بارودۆخەوە کە ئێستا لە هەرێمی کوردستانەوە هەیە باش مامەڵە لەگەڵ و دۆسەیە بکەن ئەوترێت ئەوەی کە هێزی پێشمەرگە لە سەنگەرەکانە بەدەستی هێنە بە خوێن بە شەهید بوون بۆ ماندووبوونانە سیاسیەکان لەسەر مێزی گفتوگۆ زوو ئەرزشی لەسەر دەکەن زوو ئەی دۆڕێنن مێژووی سیاسی هەرێمی کوردستان وامان پێڵێ مێژووی باشووری کوردستان وامان پێڵە کە ئەوەی بە ئازایەتی پێشمەرگە بەدەست هاتووە هەمیشە بەهۆی لێنەهاتنی سیاسەکانی و بەشێکی زۆریمان بەداخەوە دۆڕاندەوە لە ئێستاشا بەڕاستی لە سایی ئەم بارودۆخاکە هەیە ئێستاکە ئێمە نازانینەوە من ئێستا کاک زاهر وەک هاوڕێکی کوردی ئێمە کە هاوبیرە لەگەڵ ئێمە بەشێکە لە حکوومەتی مەحەلی دیالە کەم حکوومەتە مەحەلی دیالە بودجە و چوزانم بەڕێوە بردننی لایەن حکوومەتی ناوەندەوەیە ئێمە لە ناوچە دابڕێنراوە ناوچە کوردستانیەکانی پارێزگای دیالە لەسەرێکەوە نەقدی حکوومەتی ناوەند دەکەین لەسەرەوە بودجەی پێویست بۆ ئەم ناوچانە دابین ناکاکە لە دوایە ئەم ناوچانە حەقیشیان هەیە لەسەر حکوومەتی مەحەلی دیالە و لەسەر حکوومەتی ناوەندیش بە دیوەکەی تریشا سەیری هەرێمی کوردستانەکەین و باس لەوەکەین کە ئێمە ناتوانین بودجیان بۆ تەرخانکەین من دەمەوێت بگەمە ئەو حەقیقەتەی کە بەڕاستی ئێمە لە سایی ئەم پەرتەوازەی و پارچە پارچەیە کە ئێستا لە هەرێمی کوردستان هەیە لە سایی ئەو هەموو کە نێوان لە سیاسەکانی کوردستانە هەیە ڕنگدانەوەی هەبووە لەسەر ئەوەی کە حەشدی شعبی بتوانێت زیاتر بە کەیفی خۆی پەل بهاوێت لەم ناوچانە هێز دروست کات و لایەنە سیاسەکانیش ئێستا لە کوردستان ئەتەوێ بڵێ کە زیاتر ئەوان سەرقاڵی میلانیەکانی خۆیانن کەمتر ئاگایان لە سنگەرەکانە هیچ گومانیتیانە کە هێزە سیاسەکانی هەرێمی کوردستان بەشی زۆری خەیاڵدانی سیاسیان بەشی زۆری بیرکردنەوەیان لە مانۆری سیاسی تایبەت و تەرخانە بەوەی کە چۆن یەکتر بۆ بدەن لێرە چۆن جێپێی یەکتر لەخ بکەن چۆن چوزانم ململانەی یەکتر بکەن تا سەر ئێسقان و کەمتر دەیان پەرژێتە سەر و شەڕەمەسیریانەی کە کورد لە ناوچە دابڕێنراوەکانەوە بە درێژایی ئەو هەموو کیلۆمەترە لە بەدرە و جەسانەوە تا شنگال هەیەی ئەمە بەدیوەکە بەدیوەکەی تریشا لە پەیوەندی بە سنووری ئێمەیە بە سنووری گەرمەسێرە ئێمە لێرە بەڕاستی لە ساڵانی ڕابردووە تا دەگاتم لەحزێش کە من و تۆ قسەی تیاکەین هەرگیز بە جۆرێکی دروست لە ڕووی سیاسی وەڵبەتەلانی کەم قارەمانێتی پێشمەرگە ئەوەی کە هەر لە شەڕی داعشان نزیکەی ئێمە بێکاک ئەمینەجی نزیکەی 180 شەیدمانەیە لێرە لە شەڕی داعش هەمووی لە جەلەولا بڵە 180 شەیدمان لەگەڵ 900 بریندار تەنیا لە گوڵاڵە 180 شەید و ئەوە نەبریندارمان هەیە ئەم هەموو قارەمانێتیانە کە هێزی پێشمەرگە نواندوویەتی شان بەشانی ئەمە ئەگەر ئیدارەی ململانی سیاسیە کە بە جۆرێکی دروست بکرای ئێستا بارودۆخ بە جۆرێکی تر بوو من دەڵێم ئێستا لەم بارو وەزعیەتە تۆ باسی ئاڵای عێراق کرد بەڕاستی هیچ مانایەک لەوەیان نابینم کە گرنگ نییە ئاڵای عێراق لە گوڵاڵە هەبێیاننا لە کەرکووک هەبێیان ئاڵای عێراق لە کەلار هەیە کاکە لە سلێمانی هەیە لە هەولێر هەیە گرنگەمە نییە گرنگەوەش نییە کە حکوومەتی عێراق چ شەڕێکی نەزانانە بەم ئاڵایەکە گرنگەوەیە کە ئێمە چ جۆرە مامەڵەیەک لەگەڵ خاکاکەین چ جۆرە مامەڵەیەک لەسەرم خاکە زەوتکراواکەین کە بە درێژایی دەیان ساڵی ڕابردوو ئێمە خەونمان پێوە بینیوە ئەو لایەنانەی کە ئێستا پەل ئاهاون بۆ ناوچەکانی مادەی 140 ئەوەندە ئەوان بە پلان کارەکەن کورد بێ ئاگایە لەو پلانانە من هەتا قیامەت ئەڵێم حەشدی شعبی میلیشایە بەڵام لە سایە و مەرجعیەتاکە بۆچی میلیشە ئەوان ئەڵێن ئێمە لە
ژێر دەسەڵاتی حکوومەتی عێراق کاری خۆمانەکەی غەریب و نکتە ئەوەیە کە ئەوان بە پێشمەرگاڵێن میلیشیا لە کاتێکا پێشمەرگە بە دەستوری عێراق هێزێکی دانپیانراوە بەڵام ئەم حەشدی شعبیە نەهێزێکی دەستوریە و هێزێکی عشایری فرەفەسیلە وەکو کاک زاهر وتی دەموچاوی جیاجیایتایە تونڕە و شێتی وە قەیس خەس عەلیتایە کە تەجروبەی سیاسی هەرێمی کوردستان هەموو ڕۆژەیە کاتە فلیم و دنیایەک قسەی بازاڕی لەسەرەکە دەیان فەسیلێتری تونڕە و لە ناوم حەشدا هەن کە لە ڕۆژانی ڕابردووە یەکێک لە کەناڵەکانی یەکێک لەم فەسیلانە وەکو ئەوەی هێزمان نیشان بدا پەلاماری وڵاتێکی تر بدەن ئاوا ئەو سیارانەی و یا ئەو ئامێرە سەربازیانەی حەشدی نیشانەداین کە بەرەو دووسخزمات و ئەڕۆیشتن ئەم هێزە هێزێکی زۆر ناعەقڵانی هێزێکی تەواو میلیشیایە بەڵام بەگەڕانەوە بۆ ئەوەی کە تۆوت و بەڕاستی شیعەکان لە سایە و مەرجعیەتەی کە هەیەە کە مەرجعەتێکی سیاسی عاقڵی وردی بڕیاردەرە لەسەرێکەوە ئەوێ ئێمە ئارام کاتەوە هەر لە دوای سوکایەتی بە ئاڵای کوردستانیش لە کەربەلا لەسەرەکەوێ ئارامیمان بداتێ کە ئەوان لەگەڵ ئەوانین و لەسەرەکەی تریشەوە تەواوی پاڵپشتی و پشتیوانی ئێستا لە عێراقەوەی لێ هاتووە بەڕاستی چۆن ئێستا لە ئەوروپا گومان دروستکردن لە هۆلۆکۆست تاوانە وای لاتۆ تەنیان ناوهێنانی حەشدی شعبی بەوەی کە هێزێکی میلیشاییە تاوانەوە خەڵکی ڕەنگە لەسەر دادگایی بکرێت. بەڵێ کاک نەجم دەگەڕم وەلای جەنابەت ئێوە وەکو هێزی پێشمەرگە ئایا ئەگەر بێت و حەشدی شعبی زیاتر لەو ناوچانەی خۆی کە ئێستا هەیە پەل بهاوێت ئێوە دەبنە لایەنێک یاخۆ ئێستا لە خورمات و هێزی پێشمەرگای وتیان ئێمە پارێزەری هەمووانین و نابینە تەرەف لەو شەڕی کە لەو شارۆچکەیە لە نێوان حەشدی شعبی و خەڵکی خورمات و هەڕوویدا ئەگەر دۆخەکە بەو شێوە بەردەوام بە هێزی پێشمەرگە دەبێتە تەرەف ئێمە نابینە تەرەف مە ئەو خاکەی کە لە بەردەستماندایە دەی ئەی پارێزین وەکو لیوای سێ گەرمیان کە دروست بووە لەلایەن وەزارەتی هێزی پێشمەرگەوە بۆ دروست نەکراوە کە هێرش کاتە سەر هیچ هێزێکی تر بەڵام دیفاع لەو شوێنانەکەینکەوە با بڵێن مادەی سەوچل تا ئێستا بەدەستی هێزی پێشمەرگە ڕزگار کراوە و لە هیچ هێزێکیش قبوڵ ناکەین لە هیچ هێزێکیش قبوڵ ناکەین نزیک بێتەوە لە سەنگەرەکانمان. بەڵێ ئەوترێ ئەوەی کە لە خورمات و ڕوویدا لێرەش لە سعدیەوە حەشدی شعبی دەستیان بە جم و جوڵە کرد بۆ گوڵاڵە وەک فشار دروستکردنێک لەسەر کورد ئەو هەنگاوانەی کە کورد ناوی لە خورمات و ئەگەرچی کورد دەڵێن ئێمە دەست پێشخەر نەبووینە حەشدی شعبی دەست پێشخەر بووە ئێوە ئەو هەنگاوانە ئەگەر بێت و لەم سنوورەدا حەشدی شعبی هەر هەنگاوێک بنێت لەو شێوەی وەڵامی ئێوە چۆنە بێت ئەمە وەکو عەرزی جەنابتم کرد نە لە حەشدی شعبی لە جێشی عێراقیش قبوڵ ناکەین لە هیچ هێزێک قبوڵ ناکەین ئەو شوێنانەی کە بەدەستی هێزی پێشمەرگەون لە هێزی پێشمەرگە نزیک بکەوێتەوە هەش هێزێک نزیک کەوێتەوە لە سەنگەرەکانی پێشمەرگە حسابی داعشیان بۆکە هەر هێزێک بێت هەر هێزێک بێت. بەڵێ کاک زایرەگەڕمە وەلای جەنابەت ئێستا ئەو مەترسیانەی کە لە سنووری خورمات و دروست بووە لەم سنوورانە پێت وایە دروستە بێتەوە کاکنا تۆپۆگرافیای منتەقەی دووس خورمات و لەگەڵ دیالافەکەیە ئێمە سنوورمان لە منتەقەی خانەخینەوە بگرات منتەقەی گەرمەسەر بگرە هیچ شتێکمان لە ڕووی جوگرافی لە ڕووی ئەتنی و مەزهبیەوە لەگەڵ شیعە تەماسمان نییە بۆ ئەی خانەخین خانەقی هیچ مەترسی لەسەر نییە کێ باسی لە خانەقی کردێتە ئێستا نەقیادەی حکوومەتی عێراقی پێش داعش و زمانی داعش بۆ خانەقی لە ئەو خانەقی لە حکومڕانیدا حکوومەتێکی تقریبا لامەرکەزیە ئەوەندەی زیاتر پێوەستە بە ئیدارات لە حکوومەتی هێرێمەوە پێوەست نییە بە ئیداراتی دیالەوە بەڵێ بەڵامەوەترێت ئێستا ئەوان ڕێگری لە کوور دەکەن بۆ چوون بۆ بەغدا ئەمە خاڵی یەکەمێن و خاڵی دووەمیشان ئێستا چەکدارانی حەشدی شعبی و هەروە سوپای عێراقیش ڕێگریەکە لە گەیشتنی سوتەمەنی بە خانەقین بەڵێ دەرە من تۆزە ڕوونتر دەکەمەوە ئەمەی کە بڵێن ڕێ لە خەڵکە گیرێ ئەمە پێش تقریبا 15 ڕۆژ بووە ئەوەیە کە دۆشی گروپێک بەنای ئەسایب الحەقەوە بوو لیشکەی 17 کەسیان گرت بوو لە ماوەیە هەر ئاسایبی ئەهلی حەق ئەو ناوچانیان لە منتەقەیەکی بزات مەحسوورە لە 2 کیلۆمەتریا ڕێگایان بە خەڵکە گرت هێزەکانی بەدر و هێزەکانی سەرایە سەلام پەلاماریاندان هەر ئەو حەفتەیە کە کوردی لێ ئازاد کراوە
كمان كمناو حج شعبي وحج شعبيه حج شعبي الذي على خو اوانش لە چوارچێوەی حەشدی شعبیە کارەکەم کارە ناکەن تو ناكري بالله حج شعبي من دجي او شاب حج شعبي فصائليه من بيضل صفه سلكيه كحكم دي علاقيش تعاملنا لقلاك هو كانت اصلا قصه مرجعيتش لكن هو حزكم بزان عندك لفصائلي هي سبب ولايتي فقيهه عندها شيء سبب مرجعيتها او اني سبب مرجعيه العراق وتحكمها هو ولايتي فقيه بهيش سيطره خانقين او هولي ايوه شيء بو چاره سركني مثلا كيش 80 لما اما وياك باورانه جدر هات لا منطقي رجع كاغنا بدي بالله ومنطقيه داعش كبردك بردي امام ويسي بيلان او خطي سيري تريليا خطي سيري تريلا بس لو هكسك سايك تريلا بيت ولا لين بيت كاغنا ما باش بيزاني كوزاره تريلا انيريت يعني لمستودع والنوط يعني غاز بو هرشنك ارواح خطي سيريه لو خط سيري لا بدرا او بتهريب لقل مدريد خطي سيري امام ويس بو بردك الرخاوه بو بارون لا فاوكو الرخاوه وقت كوي داعش وكان هذا كان بدرات خوليان مساكت بو تنكر كان بقرنا وخانقي اما الرخاء جاري كان باشان كردو كان جارك تنكرات بو هيك كشمان نبو لما حفتش روجه دي سان رخاء ولا بربارانك جاري دوام لحل ما وش بيش حفتيك من روك ذاك وراس كذاك تم ولا امره قياده عمليات دياله الريبه ازوقي باش خوراكي نازح كان يملن اوانيك لخانقين كاروي على خانقين والله قامي خانقين الله او كهرباء ما بس تكرر الان فرقي بينجو بله فرقي بينجو حاجه شعبيه فرقي بينج سبب وزاره الدفاع عبراكم تو ما بس بتاعكم بس موكل وتم سباي عراق وحشدي شعبي حج شعبي ريقلين كله متحداكم ري لا بيتشوانو لما ام بيشروجا هذا كان بدرس هذا كان سراي سلام هذا كان اخويا خصه خدمت بيني هرك تريلك وسيسار وشار سايران نردوه حتى انا وسعودي اي ولد يا لا ما هنجيتان شلون لقال حشدي شعبيه كورد وكو اداري او شارش اداري شار او اداره هي طواني برسان لكن والله ما وكو تو اللي بيت اندام ينجمني زانياري لسرو بابتها هي تفضل يا لباري شو لباري اوي بيوندي او بربرساني اداريه وشاره لقال حشدي شعبيه شلون والله لقال خلقيت شلون كريت لبي لازم برسالكات روني كراو بوي ما بس موت حشدي شعبي لوي هالسو كوتا كان حشدي شعبي وما والله كان ما والله حشدي شعبي لقال اداري دياليه شلون يستا حج شعبي اشتكني انا وخنا ديالها بيت بناي حج شعبي مو مخوم لي دوامكم نبدي حج شعبي لسجاد وشقا مكان تنها لا بردي حمرين وهي تاوكو وناو سعديه بردي حمرين سباي عراق شرطي اتحادي هموي سباي عراق هموي اتحاداكم ياك حج سعدي تابي ياك بازقش اللي بي بناي حج شعبي نيه تنال بردي حمرين وتاقعد ناو سعديه ايش بلا ما ودي بشكل اوراني كان كان كنترول كراونه تو حجدي شعبي نا يلا بقرينا ناو كان اخوان ديال بالي وراس هو كيتو شو ناكيتو بعقوبه كيت اطرافي من لا عزيمو و كان بدي ميزاني اطرافي عزيمو وانا تاسا داعش اليوم كان كواته كارك كداعش لي هنا كان ما ترسيه لم دوسي روجيا تيكلشنك رويداب ولا بەڵێ کاک بەستۆنە گەڕێمە وەلای جەنابێت کورد ئێستا چی بکە بۆ چارەسەرکردنی ئەو دۆخە بۆ ئەوەی خاک و ناوچەی زیاتر لە دەست نەدا ئێستا سعدیە بۆ بە ئەمری واقع کەوتە دەژێر کۆنتترۆلی حەشدی شعبیەوە بۆ پێچێ جارێکی تر کورد ناتوانێت بڵێ ئەو ناوچەی کوردستانیە ئەگەر بشتوانێت پێچێ کۆنتترۆلکردنەوەی پێویستی بە خوێن بێت حەشدی شعبی بەڕاستی ڕێمدە لەگەڵ کاک زایری هاوڕێمە جیاواز بم لەوەیە هێزێکی ئەوە نەکە مەترسی نییە کە بەو جۆرە مامەڵی لەگەڵ جارێ هێزەیەکی فرە مەرجعیەتە زۆر جار هەندێک لایەن بە هێزێکی کەم مەترسی تەماشایەکە من نازانم بۆ لایەن من بەڕاستی لە دەرەوە لە سەروی لایەنەکان وەکو کوردێک سەیری مەترسیەکانی حەشدی شعبی و داعشیشەکە من ئەڵێم حەشدی شعبی و داعش دوو ڕووی یەک دراون دوو هیزی میلیشیاین کە هەردووکیان خۆشیان بەچاری کورد و هەرێمی کوردستان و خاکی کوردستانان نایە ئەم هێزە فرە مەرجعە ئێمە لە خورماتوە زانین و تۆ شەزانین بۆ هێزی پێشمەرگە بۆ دانیشتن لەگەڵ ئەمانە هەندێک لە مەرجعەتی ئەم فەسیلانەیش حەشدی شعبی ئێرانیەکان بوون کە دانیشتن لەگەڵیانەوە و توێژیانە کرد بۆیە بەڕاستی هێزی ئێستا ئەوەی کە نایڵێ کورد بڕواتە سعدیە ئەو ناوچانەی هەرێمی کوردستان کە لەژێر دەستی هێزی شعبیان و حەشدی شعبیان و ڕێگە نادەن پێشمەرگە بچێتە ناویش ناوچانە کەمتر نییە کە ئێستا بەدەستی داعشەوەی و بۆیە بەڕاستی بە دیوێکدا ئەمە وایە تۆوە ئەڕوانی خۆت لە قسەکانتە منەوە خوێنمەوە کە شەڕی داهاتووی
کورد یاخۆ هێزی پێشمەرگە لەگەڵ حەشدی شعبیا بێ ئەگەر ئەو هێزانە بۆ شێوەیە بەردەوام بێ لەم ناوچانە بۆ ناولێنانەکە منی شەشتا ئەو ناولێنانە زۆر بە دروست نازانم بەڵام بە دڵنیایەوە دەبێت ڕۆژێک کورد شەڕێ و میلیشیانە بکە کە هەروەکو داعش سەیری تەجروبەی کورد و هەرێمی کوردستانەکەن لە پەیوەندی بە پرسیارەکەی تۆیە باشترین شتێک کە کورد بیکە جارێ یەک خستنی جەبهەی ناوخۆیی جارە ڕێخستنەوەی نێوماڵی کووردە کە بێ ئەمە مستحیلە کورد تەواو دەسەپاچەوە تەواو لاوازەوە ئەوە شیوای کرد بەڕاستی ئەوەی لە خورماتوش ڕوویدا پەیوەندی ڕاستە و خۆی هەیە بەو زعف و دەستە پاچەوەی پەشۆکانە سیاسیەوە کە لە هەرێمی کوردستان بەرتەوازەی کورد خاڵێکی ئەساسیە پەشۆکانی کورد خاڵێکی ئەساسیە کە دەبێت لە سەرتاوە ئەگەر سەرکردایەتی سیاسی کورد پەرۆشی تەجروبەی هەرێمی کوردستانە پەرۆشی ئایندەیەم هەرێمی کوردستانەیە ئەگەر هێزە سیاسیەکانی ئەم هەرێمی کوردستانە لە دروشم و مزایەدە زیاتر واقعاً لە خەمی خاک و خەڵکی کوردستانان دەبێت جەبهەی ناوخۆی یەک بخەن خاڵی یەکەم و خاڵی دووەمیش دەبێت ئێمە ڕوئیامان بەرامبەر بەغاس بەڕوونی دیاری بکەین ئەو ڕوایە بەشێکی پەیوەندی بۆەوەی ڕۆژێک کە هەراو ناکۆکێک لە هەرێمی کوردستانە دروستە بێ باسی دەوڵەتی سەربەخۆکەین و مژدەی دانی نزیکەکەینەوە و ڕۆژی دواتر کە کێشەیەکی مادیمان لە هەرێمی کوردستانە بۆ دروستە بێ و کە تووشی قەیرانێکی دارایی و جۆرێک لە دەستە پاچەی یەبین ڕاکەینەوە بۆ بەغا ئەبێ ڕوئیای ڕۆشنمان هەبێ ئەگەر قەرارەم هەرێمی کوردستان وڵات بڵێ بەڕێز کاک حەمید ڕکن نەجمەدین پرسیاری ئەوە لەم دروست بووە ئێستا پێتوانە ساڵێک بەر لە ئێستا گوڵاڵە کۆنتترۆل کرایەوە و پێش دو هەفتەی بەر لە ئێستاش شنگال کۆنتترۆل کرایەوە پێتوانی ئەم سەرکەوتانی هێزی پێشمەرگە هەندێک لایەنی قەڵس کردو یاخود ئێستا وای لە هەندێک لایەن کردووە کە زیاتر خۆیان چڕ بکەنەوە بۆ پەلهاویشتن بۆ ئەم ناوچانە بۆ ناوچەکانی مادەی 140 وەکەوەی بینیمان خوێندنەوە ئەوەی پاش ئەو ڕۆژێک هێرش کرا بۆ شنگال بۆ کۆنتترۆلکردنەوەی شنگار هەل لەو ڕۆژەدا شەڕ لە خورمات وەڵگیرسەوە وڵا بەتەکیید ئەوان هیچ کاتێ دەسە و ئەژنۆدانانیشتن بەرامبەر بۆی کەەوە ئەو ناوچانەی کەەوە لەلایەن هێزی پێشمەرگەوە ڕزگار کراوە بەس مجرد متەفەرج بن و تاو هەچ ئانوساتێکیان دەستکەوێ نەک ئەو ناوچانە بەڵکو دایانهێنەوە بۆ سەر خەتی 36 بۆ چەمچەماڵ کەواتە دەبێ کورد وەکو من لەسەر لەگەڵ ڕێیەوە بەڵێ ئێستاەوە بەڵێ دو پرسیارە لێ کەم ئێستاەوە توانن بچنە سعدیە و پێزی پێشمەرگە ئێمە هیچ پێویستمان بۆ نییە جارێ ئێستا لەم کاتیا بچینە سعدیە بۆ خۆ سعدیە ناوچەی کوردستان ناوچێکی کوردستانیە ئێمە نەک سعدی ناوچێک ئێستا ئێمە 7 کیلۆمتر ماماوە کە بچینە سەر چای حەمرین بەڵام کەواتە بۆ چوون بۆ سعدی پێویستان بە هەماهنگگە بێ لەگەڵ ئەوان نەتوان بێنە ناوچەکانی ئێوە نەخێر ناتوان تەنانەت ئەگەر هەندێک خەڵکیان هەیە گەخانەقین وەکو حەشت بەبێت چەک دێنە ناو بەڵی کاکزای دەست خۆش سپاس دەکەم کاکزای قسەمە سەرەوە بکەی بەڵام بە کورتی وەڵام بدەیتەوە هەنگاوی بەپەلە چییە بۆ ئەوەی هەرچی زووترە گوڵاڵە ژیانی ئاسایی بۆ بگەڕێتەوە پێم وایە ئەرچی ئەخلاقی نیشتیمانی وەزیفەی حکوومەتی ئەرێمە بۆ گەڕانەی ئاوارەکان بە دەرەجەیەک تۆ کە باس لە گوڵاڵاکەی باس لە جەولاکەی کە تۆ ناوچەیەکە کە ئازاد کردووە کە ناو دێنا ئازاد کەواتە تۆ داژی کرابوو کە تۆ داژی کرابوو ئەمڕۆ ئازاد کرد مەبدەی ئەخلاقی هەیە کە حکوومەتی هەرێمتە بەنای ئەمە وزع و ئاواداکردنەوەی کاتەوە بۆ ئەوەی تۆ هیچ هێزشی مقابل لە حکوومەت عێراقیە منەت بەسەر حکوومەتی هەرێم و بەسەر ملەتی کوردانەکە کە ناوچەی گوڵاڵە یان شارشکێ گوڵاڵە لەسەر دەستی حکوومەتی عێراقی ئەوەدان کراوەتەوە بەڵێ کاک بیستن دو قسەی تۆم بۆ کەی بەڵام زۆر بە کورتی دو قسەهرەوەیە کە دەبێ ناوچەدا بڕندراوەکانی سنووری پارێزگای دیالە بە یەک مەرجعیەتی کوردی مامەڵەیان لەگەڵا بکرێ نیوەی لایەنەکان لەسەر یەک تۆمەتبار نەکەن دروست پێ بەڵام بە کورتی ئەو یەک مەرجایەتە پەیوەندی بۆ هەیە کە لانی کەم دوو هێزە سەرکیەکەی هەرێمی کوردستانی کێتی و پارتی ڕوئیایەکی ئەو بەشیانە بێ بۆ شێوازی مامەڵەکردن لەگەڵ ئەو ناوچانە و شێوازی مامەڵەکردن و بەستەوەشیان لەگەڵ بەغا دەست خۆش سپاس دەکەم سپاس میوانەکانم بەڕێز حەمید ڕۆکن نەجمەدین عومەر فەرماندەی لیوای سێ لە محوەری گەرمەسێر و هەروەها زاهیر تاهر ئەندامی ئەنجومەنی پارێزگای دیالە و بێستونجاڵی نووسەر و ڕۆژنامەنووس سپاسی ئێوەش دەکەم و سپاسی شوێنەواری گەرمیانەکەم کە ڕێگەیانداین لەسەر قەڵا ئەم دیبەیتە تایبەت ئەنجام بدەین سپاستانەکەم تا ئەم کاتە لەگەڵماندا بوون هەر شاد بن